بیری تەکفیری بە ئامادەبوونی توێژەرانی بیانی و ناوخۆی بەڕێوەچووکە تیایدا بەشێک لە زانایانی ئاینی بڕوایان وایە سیاسەتی بەشێک لە وڵاتانی زلهێز بە دەستێوەردان لە هەندێک وڵاتی ئیسلامی وای کردووە بیری تەکفیری و توندوتیژی لەسەر ئاینی پیرۆزی ئیسلامی ئەژمار بکرێت کە لە کۆنفرانسەکەدا ئەوە ڕوون کرایەوە. ئاینی پیرۆزی ئیسلام دوورە لە توندوتیژی و پەیامی ئاشتی و پێکەوەژیانی بۆ هەموو مرۆڤەکان پێیە بەبێ جیاوازی ئاینی و نەتەوەیی. بۆ ئەوەی مرۆڤەکان لە پێناو ژیاندا پێکەوە بژین و دژی بیری تەکفیری ببنەوە لە کۆنفرانسێکدا کە گرنگترین تەوەرەکانی بە ئامادەبوونی پسپۆڕان و توێژەرانی بیانی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و میسر و ئەردەن و تورکیا خرایە بەرباس و شیکرانەوە. ڕوبەڕووبوونەوە لە بیری تەکفیرکردن و توندوتیژی کە بە بڕوای بەشێک لە توێژەرانی بەشدار بوو بەکارهێنانی ئاین بووەتە ڕێگەیەک بۆ بڵاوەکردنی بیری تەکفیر و توندڕەوی بەتایبەت لە ناوچەکانی عێراق و دەوروبەریدا کە هۆکارەکەی لای بەشێک لە زانایانی بەشداربووی کۆنفرانسەکە دەستێوەردانی سیاسی وڵاتانی زلهێزی وەکو ئەمریکا هۆکارە بۆ برەودان بە بیری تەکفیری و بەکارهێنانی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ توندوتیژی. سیاسەتی دەرەوەی ئەمریکا دەستێکی ئاشکرای هەیە لە دروستبوونی ئەم ئیڕهاب و تیرۆرەی کە لە عێراق لە سووریا لە یەمەن لە میسر لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستا ڕوو ئەدات و پشتگیری ئەو نیزامانە ئەکات و هاوکاری مادی و معنەویان دەکات و دەستی ئەمریکا ڕوون و ئاشکرایە لەم پرۆسە و لەم مەشروعانەدا. لە وەڵامی زانایەکی ئاینیدا توێژەرێکی ئەمریکی بۆ پەیام باز لەوە دەکات توندوتیژیەکان لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زیاتر لە ئاینەکانی چ ڕوودەدەن تا لە ئاینی پیرۆزی ئیسلام و وتیشی ئەمریکا و هیچ وڵاتێک ناتوانن دەستێوەردان لە هیچ وڵاتێک بن گەربێت و ناوخۆی ئەو وڵاتە بیانەوێ پێکەوە بژین. How do I see the conflict? I think it is essentially not about religion. من دین بە سەبەبی ئەو توندوتیژیانە نازانم. سەبەبی ئەو توندوتیژیانە هۆکاری سیاسی و کۆمەڵایەتی هەیە. زۆر کاتەوانی کە پەراوێز خراون بە هۆکاری ئەو پەراوێز خستنیانەوە کەنارخستنیانەوە پشگەخستنیانەوە و تێڕوانین بۆیان وەکو مواتنی دەرەجە دوو ویان لێکا کە پەنا بۆ کاری توندوتیژی بەرن. بەڵام کاتێک کە ئەم کەنارخستنە و کەسە کەنارخراوەکان کەسانێک یانەوە هەڵیان بنێن بۆ ئەوەی مافەکانی خۆیان بەدەست بهێنن پێویستیان بە شتێکە بۆی بیان خەن و حرەکەتیان پێ بکەن. لێرەیە دین بەکارهێنرێت و پاڵیان پێوەنێت بۆ ئەوەی کە لە ڕێسەرچاوەیەکی دینیەوە وەکو بڵێ قووەتی خۆیان وەرگرن بۆ ئەوەی جەماوەرەکەیان هەمیشە بە چالاکی بهێڵنەوە لە دژایەتیکردنا لە بەکارهێنانی توندوتیژیە. بەپێی وتەی سەرۆکی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان لە کۆنفرانسەکەدا لە هەرێمی کوردستان کێشەی پێکەوە ژیانی ئاینی و کۆمەڵایەتی نییە ئەوەی بووەتە کێشە ناتەبایی سیاسیە کە بە بڕوای زانایەکی ئاینی گەربێت و سیاسیەکان پابەندی یاسا بن ئەوە ناتەبایی سیاسی نامێنێت کە ئەوەش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر پێکەوە ژیانی ئاینی و کۆمەڵایەتی هەیە. لایەنە سیاسیەکان بەو شێوەی کەوا ڕاست و دروستە مامەڵە بکەن. بەرژەوەندی حیزبی بەرژەوەندی شەخصی بەرژەوەندی تایبەتەکان وەلانێن بەرژەوەندە گشتیەکان کە بەرژەوەندی میلەت و وڵاتە و هەرێمەکەیە لە بەرچاو بگرن هەموو گرفتەکان چارەسەرەوێ. باپەی توێژینەوەکان دوجار ئەو ڕێگایە ڕوونتر کرایەوە کە ئاینی پیرۆزی ئیسلام دوورە لە بەرهەمی توندوتیژی و پەیامەکانیشی بۆ هەموو مرۆڤەکانی جیهان بەبێ جیاوازی ئاینی و نەتەوەیی تەنها ئاشتی و پێکەوە ژیانە. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.